بەیانی زوو دەستپێکی ڕۆژێکی نوێیە. لەتیف محەممەد لەگەڵ کوڕەکانی سەرقاڵی پیشەی بەخێوکردنی گامێشن لە سنووری قەزایی سەی سادق هەر لا منداڵیەوە ئەم کاریان لە باوباپیرانەوە بۆ ماوەتەوە وە خۆیان دەڵێن ئەم پیشەیە پیاوی خۆی دەوێت و بە هەموو کەسێک ناکرێت چونکە شارەزایی و ماندووبوون و زەحمەتی زۆری دەوێت. هیچی باو باپیرمان بۆ ماجێهێشتووە لە مناڵیەوە خەریکینی ئیتر زەحمەتی هەیە بەخوا زۆر کەسیش هاوکاریمان ناکە ئەلفەکەی گرانە کاکەی گرانە مەسرفەکەی گرانە ئەوە وەزعی قوڕەکەیە کە ئەیبینی ئیتر مەینەتیە مناڵەکانم هاوکار مەکەن کوڕەکانم هاوکاری مەکەن ئەی چۆن هەمووی ئەو عایلەگەر هاوکاری یەک نەوێ ئەیشەکە بە یەک زەرام ناڕوام میشە ئەبێت بەلای کەمەوە 4-5 کەسی ئەوێ. لەتیف دەڵێت تا ئێستا حکوومەت هیچ هاوکارمان نەبوو و باسی لەوەش کرد ئەگەر بێت و هاوکاری بکرێن دەتوانن پرۆژەکەیان زیاتر بکەن و بەرهەمەکەشیان لە بازاڕە ناوخۆیەکانی هەرێم برەوی زیاتر پێ بدەن. بەڵام ئەگەر حکوومەتیش هاوکاریمان کە و عەلفمان باتێ و هاوکاریمان بکە و یارمەتیمان با ئەرە وەڵا ئیشی خۆمانەوە زیایشی ئەکەین ئەگەر حکوومەت دەعممان کە لە جاتی دەر سەرگامەش بێتوانی 20 ڕاگری لە جاتی 20 توانی 30 ڕاگری بۆ بازاڕەکەش باشە قەیماقەکە زیاترە بێ ماسەکە زیاترە بێ گۆشتەکەی زیاترە بێ. گامش لەو ئاژەڵانەیە کە پێستی ئەستورە و زوو گەرمای دەبێت بۆیە لە ناوچەی ئاوی دەژی و حەز دەکات زۆربەی کات لە ئاودا بمێنێتەوە لەگەڵەوەی سوود و گرنگی تایبەت بەخۆی هەیە و زیاتر لە ناوچە عەرەبنشینەکان بەخێو دەکرێت بەڵام لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان گرنگی بە بەخێوکردنی ئەم ئاژەڵە دەدرێت. سوەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.